حوتەمین پێشنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بە دنیای گلەیی و گازندەی نەمایشکاران کۆتایی پێهات. نیگەرانیەکان لەسەر کەمفرۆشی و بێبازاڕی و پێشخستنی وادەی پێشنگاکە بوو کە دەوترێت 40 ڕۆژ پێش وادەی خۆی دەستکراوە بەکردنەوەی پێشنگاکە. ئەمەش بە حیزبی کراوە. تۆ لە 40 ڕۆژ دەستکاری کاتی پێشنگاکی لە لاوەعی خەڵکەوەیە کە لە 12 پێشانگاکرێتەوە بە سیاسیکردنی پێشانگا یاخود ڕەنگڕێژکردنی پێشانگا بە شێوەیەک لە شێوەکان لەوانەیە لایەنێک یا چەند لایەنێک لەو بابەتانە بایکۆت یان ناوێنین بایکۆت یان ناوێنین بەدەمەوە نەچوون ئەم شتانە وا ئاکا کە دووبارە ئەویش هۆکار بێ بۆ سڕی بەدەمەوە هاتنی خەڵکی. هۆشداری درا هەمووان هاواریان کرد کە با پێشانگا لەم کاتان نەکرێتەوە لە مانگی 11 بکرێتەوە لەبەرەوەی لە چەند وڵاتێک پێشانگا کاتی پێشانگاکردنەوەیە بە حیزبی کرابوو ئەو ڕێگەی دێتە ناو مەعرەس تێک درابوو هەموو ئەمانە وای کرد کە هۆشداری درا بە بەرپرسانی پێشانگا کە پێشانگا نەکرێتەوە با بکرێتە کاتێکی گونجاو کە مانگی 11 دوای هەڵبژاردنە کێکیشەیە ڕەنگە حەزەری لەوە کردوێ دیسانەوە کە لەبەرەوەی بە حیزبی کراوە نەهاتووە ئەوە بینین چەندین ناوەند هەیە و وەکو حیزب لێرە بەشدارن کە ساڵان ئەمە نەبووە یعنی بەم شێوە زەقا بڕێک هەبوو لە نێوان دەستگاکانە کە ئەبێ هەڵوێست وەرگرین بۆیە ئەو بڕیارەمان دابوو کە وتمان یعنی ئەگەر بۆمان قەرەبوو نەکەنەوە کتێبەکان چێ ئێهێڵین ئیتر پێم وابێ تا ئێستاش لایەنی دەستگاکان و لایەنی بەرپرس لە گفتوگۆیان و ناتوانین پێشی ڕووداوەکە بکەین زین چی ڕوو ئەدایە چی ڕوونادا بەڵام قەرەبوو نەکرانەوە چیە؟ من خۆم گەشتبین نیم. قەرەبوو نەکرانەوە چییە؟ وڵاهی ئەگەرێکی زۆرە ساڵی داهاتوو زۆربەی دەستگاکان بایکۆتیان پێشانگایە بکەن ئەوەش زەرێکی گەورەیە لە شاری سلێمانی. بەڕێوەبەرانی پێشنگاکە دان بۆ دادەنێن کە ئاستی سەردانیکەران بەراورد بە ساڵی ڕابردوو 150 دابەزیوە نەمایشکارانیش دەڵێن ئاستی فرۆشتیان 160 دابەزیوە. پاساوی دیکەش ئەوەیە بەهۆی چالاکیەکانی نێو سەنتەری شاری سلێمانی سەردانیکەر کەم بووە. سەردانیکار وەکو پێویست نەبوو. کورتی کەمەوە بۆتان ئەوەیە بەگشتی چالاکی ئەم ساڵ لە 150 سەردانیکاری ساڵانی پێشووی هەبوو پار زیاتر لە 9 ملیۆن کەس سەردانی کردووە ئەم ساڵ لە 150 بووە و فرۆش ئەکرێ بە هەمان پێوەربی پێوین فرۆشیش لە 150 ساڵانی پێشوو بووە و هەروەها بەڵام باقی ڕێکارەکانی دیکە و جوانیەکانی دیکە لە 100 ساڵانی دیکە بووە یعنی لە 100 زیاتر بووە لە ساڵانی دیکە هەر بە ڕێزێک وا دەزانێت کە دەتوانێت لەمە باشتر بکات لەمە زیاتر بکە ئێماڵین فەرمون لە خزمەتیان ئەوە عەرز و ئەوە گەز هەمویان یەک بگرن لەسەرەوەی لەمە زیاتر تەقدیم بە شاری سلێمانی بکەن ئێمە وەکو دامەزراوەی یاخود باڵێن دەستگای چاپ و پەخشی ئەتلەس ئامادەین کۆی ساڵۆنەکان بێ بەرامبەر بدەینێ ئەوان بێن چالاکیەکەی لەمە باشتر پێ ئەنجام بدەن. نەمایشکاران هۆشداریان داوە ئەگەر قەرەبوو نەکرێنەوە ساڵی ئایندا بە تەواوی بایکۆتی پێشنگاکە دەکەن و پێویستە کات و ڕێخستنی پێشنگاکە بەڕێکەوتنی هەمووان بێت و نابێت سیمای حیزبی بەسەر پێشنگاکەوە دیار بێت. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.